سڵاتان لێبێ خۆشەویستان. بەداخەوە ڕێژەی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا بەردەوام لە زیادبووندایە. بەردەوام وامان لێ دەکا کە جارێکی تر بیر بکەینەوە لەسەر ئەوەی کە هێشتا سەرڕای هێواش کە لە جیهانیشدا ڕێژەیەکی باش ڤاکسین بڵاو بۆتەوە، بەڵام بەردەوامی لە توشبوون هەر هەیە. خەڵکانێک هەیە توش دەبن کە تا ڕادەیەکیش پابند بوون، بەس لەبەرەوەی دەوروبەرەکەیان پابند نەبووە بۆتە هۆی ئەوی کە ڤایرەسەکەیان پێ بگا. خەڵکانێک هەیە ڤاکسینیان وەرگرتووە بەڵام توش بوون لەبەرەوەی بە هەمان شێوە یانەوە تا خۆیان بێخەم و خەمسارد بوون لە کاتی پاژۆی کە ڤاکسینەکەیان وەرگرتووە، یانەوە تا لەبەر ئەوەی کە بە هەمان شێوە کەسانی دەوروبەریان وەکو پێویست نەچوون بەرەو وەرگرتنی ڤاکسین یان لە ڕێگاکانی خۆپارێزی. ئاساییە لە هەموو وڵاتێک لە سەرەتاوە ئێمە ئێستا حاڵی حازر وڵاتی ئێمە هەرێمی کوردستانیش لە سەرەتای پرۆسەی ڤاکسینەیشن واتە لە سەرەتای پرۆسەی بڵاوبوونەوەی ڤاکسینی لە وڵاتەیە. بەداخەوە کۆڤاکسیش ئەو کۆمپانیایی کە بەرپرسە لە دابینکردنی کە لە سەرەتاوتیان ئێمە کاکە ئەم ڤاکسینە چەندی بەرهەم بهێنرێ بە ڕێژەیەکی یەکسان بەسەر هەموو وڵاتانی دنیا دابەش دەکەین، بەڵام واقعەکە وانە بوو وڵاتی زلهێز وڵاتی دەوڵەمەند توانی ڕێژەیەکی زۆرتر لەو کۆمپانیانە بکڕێ بیبە لەوێ تەوزیعیکە خەڵکەکەی خۆی زیاتر وەربگرێ بڵین بە دەرەنجام وای لێ هات کە عێراق بەداخۆ کە چەند جاریش لەم منبەرەوە باسمان کردو لەبەرەوەی لە ئاستی نێودەوڵەتیدا ئەو جۆرە شخصیەتەی نییە کەوت بە پاش کەوت. ئەمە چیرۆکەکە ئاوا هەیە بەرەبەرە ئیتر هەتا ئەو وڵاتانەی پێشوو ئەوانی کە باسمان کرد وڵاتە زلهێزەکان وڵاتە دەوڵەمەنەکان کاتێکەوان وەرەگیر ئێستا وا هێواش ڕێژەکانی کە عێراق کۆنتراکتی کردووە لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ڤاکسین ئێستاوا هێواش بەوادرەکانی دەرەکەوێ و دەگاتە کوردستان. کەواتە ئێمە مەبەستمان لە چییە؟ مەبەستمان لەوەیە لە قۆناغە سەرەتاییەکانی بە ڤاکسینکردن ئاساییە لەوانەیە هەمومان بە یەک جار دەستمان نەکەوێ، چونکە بە پێی قانونی ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆ ئەبێ بە پێی ڕێنمایی و گایدلاینێک بڕۆی. فەرمانبەر و پزیشکانی وەزارەتی تەندروستی و ئەوانەی لە دەجەنگن لە بەرامبەر کۆڕۆنا ئەوانە لە ئەولەویەتن بۆی بتوانن ئاگایان لە من و تۆ بەسمێنی ئەگەر هات و خوانە خواستە کەوتینە بەردەستیان. هەروەها تەمەن و شێوازی نەخۆشی ئەمانە هەمووی حسابشتی بۆ کراوە. ئەگەر چی ئەوەی ئێستا هەیە لە ئاسی داخوازی هاوڵاتی و ئێمەشدانیە، بەڵام لە بەرەبەرە هێواش لەگەڵ هاتنی زیاتر ئەگەری ئەوە هەیە کە مەسەلەن فراهەمتر بێ. خاڵێکی تر کە جێی نیگەرانیەوە زۆرێک لە پزیشکانی خۆشمان باسی دەکەن بەداخەوە هۆکار بۆ وەرگرتنی ڤاکسین ئێستا حاڵی حازر ڕاستە بەشێکی باشی خۆشەویستان هاوڵاتیان بڕوایان بۆیە کە ئەم ڤاکسینە تەواو وایە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت هیچ نەبێ کاریگەری لەسەر گیان لە دەستدانی هاوڵاتیان کەم کاتەوە، بەڵام بەداخەوە بۆ زۆر مەرامی تریش ئێستا خەڵک دێتە پێشەوە داوای ڤاکسینەکە کە تەنها لایەنە تەندروستیەکە نیە لەوانە بە بەستی گەشتکردنە بە تایبەتی پاژەوەی کە دەرگای وەرگرتنی ڤیزەی چەند وڵاتێک کراوەتەوە کە کردویانە بە مەرج، ینی بەداخەوە لۆدەکە لەوە دروست دەبێت. بۆیە ینی ئەگەر ئێمە بە هەمووی بە شێوەیەکی گونجاو هەمووی باس بکەین هۆکارەکان زۆرن کە بەڵام ئەوەی لە هەمووی مهمترە ئەوەی لە ڤاکسینەکەش دەتوانم بڵێم کە لەبەرەوەی ئێستا بەردەست نییە ئەو لەو مهمترە ڕێگاکانی خۆپارێزی خۆمانەکە کە ئەم ماسکەیە دوورکەوتنەوەی لە قەرەباڵغی نەچوونە شوێنێکە کە مەسەلەن تۆ زەڕور نەبێ لەوێبی، یعنی ئەو شتانە هەمووی بەلایەک و لەلایەکی تریش بۆ ئەو خۆشەویست و ئازیزانەی کە ڤاکسینیەوە گرتۆ بێگومان ناکرێ بەو شێوازە بێ کە بەردەوام ماسک نەبەستن و بڵێن وڵای ئەمە لە بەرەوەی ڤاکسینەوە گرتووە پێویست ناکە. ئەگەر سەیری ئەم داتایانەش بکەین بەداخەوە کە ئەمە داتاکانی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە داشبۆردەکەیە هەمومان نەتوانی لە ڕێ ئەم داشبۆردە و ڕۆژانە سیر بکەین. یعنی ئەگەر ئێمە تەمەشا بکەین لە توشبوانی نوێ ئەمڕۆ نوێ ینی ئەمڕۆ 3350 کەس توش بووە. یعنی ئێستا حاڵی حازر لە نەخۆشخانەکانی یان بڵین بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان 1728 کەس ڤایرەسەکەیان هەیە، ینی ئێستا حالیان توش بوون. تا ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە نزیکەی 5,000 کەس بەم ڤایرەسە گیانی لەدەستداوە و ڕێژەکانی بە شێوەیەکی گشتی کە تا ئێستا نزیکەی 240,000 کەس تووشی ئەم ڤایرەسە بۆ ئەوانەی کە تێستیان بۆ کراوە، ئەوانەی کە 100%
دەرکەوتووە کە ئەمانە هەڵگری ڤایرەسەکەن خەڵکانێکی تریش هەیە لەوانەیە بەداخەوە کە ئێستا من دەمەوێت ئەوەش باس بکەم لەگەڵ میوانەکەم هەز نەکردن بە مەسئولیت نیشانەت هەیە تێز ناکەی خۆت لە ماڵەوە بپارێزە لە ماڵەوە ناپارێزی مەڕۆ دەوام یعنی شت بۆ ئێمە جێڕدراوەتەوە بنامە هاتووە لە ڕێی سۆشیال میدیاەوە دەڵێ سوڕ دەزانین کاچی فەرمانبەر بەداخەوە دەزانێت نیشانەی هەیە دەزانێت نەخۆشیەکەی ئەوەیە دەڵێ تێست ناکەم و دیاریشە نیشانەکان ئەوەیە پزیشکیش پێی و تۆ پێویستە پشکنین بکەی و بڕۆی خۆت جیا بکەیتەوە وەڵاهی بە هێواشی و زۆر بە عەسابێکی ساردەوتێتی تااقەتم نییە لە ماڵەوە بم چی بکەم دڵمە تەقێ منە ڕۆمە دەوام ئەوە لێرەیە یعنی کارە ساتەکەی ئەوە لێرە هەز نەکردنە بە بەرپرسیارەتی بەداخەوە لەوانەیە چەندین چیرۆکی جیاوازی شەبێ ئێوە بیزانن کە مەسەلەن ینی هەمووی بە ئێمە نەگەیشت بێ ئامارەکان ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێ ئەوەی کە دیارە ڕێژەکە بەرزە 3000 و بەرەو سەرەوە توشبوون لە ئەنجامی پشکنینەکانی کە وەزارەتی تەندروستی دەیکات ژمارەیەەکە ینی جێی زۆر مەترسیە لە دووهۆک تەنیا لە پارێزگای دووەک لە 24 کاتژمێر ڕابردوودا ئێمە 1348 حاڵەتی نوێ دەستنیشانکراو بە کۆڕۆنا ئێستا بەس تەنها لەو شارە 10178 کەس و تا ئێستا لە شاری دووهۆکی خۆشەویست 1185 کەس جانی لەدەستداوە ئەگەر چی ڕێژەکانی پشکنی لەم پارێزگایە زۆر بەرزە بەڵام ژماری توشبووانیش بەرزە کە ئەگەر هاتووی ئەمە تەواوکەی ئێمە بۆیە هەر ئەمیش ینی یەکێک لەو هۆکارانەیە کە مەسەلەن ئێمە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین لەسەر ژمارەکە کەسێکیش کە باشترین کەس بێ بتوانێ وەڵامی پرسیارەکانی ئێمە بداتەوە لەسەر زیادبوون و شێوازی هەڵس و کەوتی ڤایرەسەکە و بە تایبەتی ئەم زنجیرە گۆڕاوە کە پێی ئەوترێ دێڵتا کەسێکە کە پێشتریش ئێوە نامۆنی ئێوە بینیوتانە لە ڕێگەی شاشەی کۆڤید-19 بە درێژایی ئەم ساڵ هەمیشە هاوکار و ئەسێتێکی باش بۆ ئێمە ئەویش بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیشام زاخۆیی کە ڕاستە خۆ لە ستۆدیۆکانمان لە زاخۆ لەگەڵمانە دکتۆر جان ئێوارە باش جەنابی پرۆفیسۆر پێمان بڵێ بابە و بابەتە دەست پێ بکەین بەداخەوە ینی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی توشبوون لە دەڤەرەکەیە کە ئێستا جەنابەت لێ لەو پارێزگایەوە و هەروەها حەزیشم لێ بۆ پیرۆزبای ئەوەشت لێ بکەم کە زاخۆش بوو بە ئیدارێکی سەر بۆ خۆپاژەوەی کە جەنابی سەرۆکی حکوومەت واژۆی کرد هیوادارین ئەمەش هۆکارێک بێ بۆ زیاتر بەرەو پێشچوونی بواری تەندروستی و بواری خزمەت گوزاری تەندروستیەکان ژێمە باسی تەندروستیەکە ئینجارێ پێم بڵێ ئەو ژمارە زۆرەی کە ئێستا لە پارێزگای دووهۆک و لە ناوچەی زاخۆ هەیە قسەت چییە کۆمنتت چیە ناتوانین بڵین هۆکار چیە چکە لەوانەیە هۆکاریەک و دووسێ و چوار بێ بەڵام لێکدانەوەی تۆچی وەکو کەسێک کە شارەزاییت لە بواری ڤایرۆسناسی و پەتازانی و بڵاوبوونەوەی نەخۆشیە ڤایرۆسەکان هەیە بله جنابی دکتۆر زۆر سوپاس جارێک دی بۆ مهمانیاتە ڕاستیش دەست پێکە پەتای کۆرۆنا حەتانوکە مەدڤیا ڕوژێکە ئەم پێک و ئەلگەل ئێکبین ئەم هەندە قەسێت دڵخۆش باخوین بۆ خەلکێ بەلێ بەداخەوە ئەمت بینین ئەڤروکە ڕاوش یا کوردستانê و تایبەت پارێزگەها دووکێ یا زۆر خراپە و مەترسیە وەکی جەنابێ te گوتی هزاران ڕۆژێ یê têne tomarkirin û xestexanê me yê tijî bîn il-gel vê vîrusa gora ya delta ew ê em bînîn ku yani şêwazê belavbînawî yê gelekê cêwaze ji corê elfa û ji corê yêdî heta yani muadelatê webaîyê hatîne guhorînê ev vîrusê he nûkeye yê gelek bi zêde metirsî gencat girt û yê gencat tûşî nexweşiyê dikitin daxilî çavdiriya çirit kir û ji marekî wana yê timirin û her wesa em ê bînîn bi şêwekî berçav gelek zarokayê girt bi nîşan berê me nedît zarokê girtin an bi nîşanê sivik an bê nîşan bîn nûka zarokê metirsiyê dene bi nîşanê girînkê wana yê li wan derdkevin hindek şwan jî yê daxilî nexweşxanat bin her wesa nûka metirsiyeka mezin yê me yê em ê bînîn ku ser jinê ew ê du giyan yê digirin bi nîşanê mezin û rêjekî metirsiyê ser wana çêdikitin ev e hemî digeritin cara êkê egerê hindê bû vê zincîra delta ev zincîra delta heker em bên pisyar bikîn bûçî ev metirsî gel vê zincîrê heye bû bînerê me yê ezîz bizanin ev corê zincîrê delta
هندك ميوتيشن هندك تغييرات اللي هاتي نكرني يبيا بشواكي مطرسي بتايبات اكشوانا عمد بجني L4 5 2 R اوی تغییر هانی اوی گهورین سروی ویروسی وکری او ویروسی ها بشواكي مطرسي بلز بيراوستاندن داخل سيستم هناسي ببتن وببورتن اش رأسا بقهتا نفسيا كان والسيا كان خاصيتك هاي اش الفا ويشدي جهورينا كل فيدر كي فايرال ابليكيشن او عمد بجني ان خو زيادة بكتن 1206 جارة زيادتر اش جوري الفا اود بت اگرکا مزن کو اف ویروسی هنه یا ساید بره اوه مدگوتی کو ایک هکر ویروس هلگر بتن 10 دقیقه 15 دقیقه عمل قلب مینین حتی ویروس بگهتما او یا ساهاتش کاندنه نوکه او کسی هلگر ویروس خود بر ایکی را ببورتن اتشید توش بکت و او یا سا کن مبرید گود 2 مترش ایکو دو دیر ببن او یا سا جهات هلوشان دلیل گل زنجیره دلتای نوکه کمترش مترکی هکم رو گل ایکی بد او ویروسی هنه مروید گرد فاگر زیده بیناوی ویروسی بلا بیناوی کردستانی بطایبت الپارزگاه ها دو که ادگارتن بو زنجیره دلتا و هر وصا پیش ججنه و ججنه ده کمبینک مزن هبین و گشتیارت گلک هبین و اف گشتیارت هنه همی داخلی کردستانت بین که بپشکنیند ویروس بو بینه کرنه آن تست بو چه کرنه فالبین هنده اوی هنه بین صدما هنده وش همی ها گرنگ ترجی خلقی ما هیچ بابند پرنماین خوپارستن نمان ماسک نمان خوشی دیر کرن نمان و هر وصا عمد شیم بین بزورین کو ورگرتن ها واکسینا بشیوکا کم بی و خلقت واکسینت ورگرتن کمت بین و افشاشیت سر واکسینه و مطرسیار سر واکسینه اوت ها تبلاف کرنت ناف خلقه ده او جي اگرك بيكو خلق فاكسيني نورگرن او همي بيك ود اگر هندينو كامت كتنا مرترسياكا جديدة و مرترسياكا مزنده ادويتن ام ويقو ناغي درباز بكين اجبري سيستم ما يتندرستي خود نكت بيت هلوشان دنيا الكردستاني خوانك ان شاء الله بس دكتور جان اي باشا لێکدانەوەی یعنی لێکدانەوەی زانستی بۆ مەسەلەی بۆ مەترسی ئەم خێرابوون و ئەم گۆڕانکاریە ئەمە شەپۆلە پێی دەچێ دەمێنێ لە ڕووی هەڵسوکەوتی ڤایرەسەکەوە چاوەڕوانی چی لێ دەکرێ ئەنجە دوایی دەمەوێ بێم پرسیار لەسەر هەندێک وردەکاریش بکەین کە پرسیاری تریشمان بواتوە لەسەر ئەوانی توش بوون لەنەوە خەڵکانی کە ڤاکسینیان وەرگرتووە ئەم شەپۆلە اگر بم بارود و خبرات توقعات چیه؟ بله جناب دکتوری نوکا کردستان و عراق بله کردستان و عراق نوکا عمل شپولا سیه دانین عمل طوبکا عمل گوپیتکا نوکا اسیدشن بیجم عمل شپولا سیه دانین الگل ویروس دلتای وکی شپولا ایک و شپولا دوه اگر ام نوکا دی سرابین ام واکسین پتر بلاوه بکین زیادتر خلق واکسین ورگرن ام زفرین جارا کادی کو رنماین خوپارستین بکار بینین ام دمام کاب کار بینین ام خوشی دیر بخین ام دی ریجا بلاو بینا وی ویروسی برچاو وکی شپولا ایک وکی شپولا دوی دی کنترول کین بس ام دی مینند بن مطرسیه و چید بد شپولا چاریج بگد وکی جناب تظانت نوکلت نزیک الپازده دولتا بتایبت الافریقیا التونسي المغربي يتكتينت شابولا چاريدا فدويتن يعني تشتش هميو گرنگتر ريجا واكسين دانه ام زيده بكين ريجا واكسين دانه حتى نكال كردستاني نزيكي 4 صاديه دويت اول بيتا زيده كرن بگهتا 20 صاديه 3 صاديه دمايكا في سال دا ام بشين في پتاي كنترول بكين دا ام جارك دي نكاوينا اتپيلكا مطرسيد دا ارده چونكو هندي اف پيلت هنه بمینن و ویروس نه کنترل کنه وکی افریقا مگولی بی نوکا زانستیت مطرسیه دانه نکو جورک دی ویروس در کاوتن اف جوری هنه حتی کارتا کرده واکسینال سر نمینه اوه نوکا جهان حمیت و مطرسیه ده بله انشالله اوج نبینین انشالله او روژه نبینین که او واکسینانی برهم هنراوه توانایی برگری چی باشی نبه برهم بر ام گۆڕانکاریانی که ام ویروسه بەڵام وەکو بەرپرسیارەتی مرۆڤایەتی وەکو کە باست کردیانی ئەو خاڵە پێویستە زیاتر لەسەری بوەستین تەنانەت ئەگەر هات و کەسێکی ئاسایی خەمی خۆشی نەبێ خەمی دەوروبەرەکەشی نەبێ ئەبێ ئاگای لەوە بێ کە لەوانەیە ئەم هەڵسو کەوتەی ئەو ببێتەوەی گۆڕانکاریەکی ئەوها کە سبەینێ هەموو جیهان پێکەوە باجەکەی بدەن ئەمە تا چەند واریدە ڕووبدا لەبەرەوەی ئەم گۆڕانکاریانە ڕۆژ بە ڕۆژ کە ڕوودەدا بەداخەوە قسێ دەکەین وەکو تۆ ژوتە حەزمان لێ بۆ ئەمە قسەی خۆش بکەین بەزەوە واقعە گۆڕانکاریەکان
ئەگەر ئەوها بەردەوام بێ مەترسی لەسەر ڤاکسینیش دروست ناکە. بله جناب دکتور مترسين دروز دكتن اگر جدلتا اكدي زنجيرك دي يعني مترسي تر جدلتا هاتا آرا آن بلاوه بي اود ويت مترسيكا دي زيادة تر چيكتن فنوكا حميد جهان حمية وسر استا زانستي پتاي اف مترسيا هنه يلهزرا زانستا دانا بس ان شاء الله ام اميدين كو يعني بيوستي نوكا خالة سركي بوما اوا ام رجا واکسین زیده بکین ام بلند بکین یعنی اف هاتنا واکسینا وی جوره کم راستی مترسیه چکو هندی ویروس ببینتن و خلق واکسین دانه نگهنه رجا هفته صده اف فتاهنه کرونا ده هر حول دتن خوبو گهورتن بو هندک زنجیره دی مترسی دار حەزم لێیە لەسەر ئەو بابەتەش قسە بکەین پرسیارمان لێ دەکرێت خەڵک زۆر پرسیار دەکات لەوانەیە پرسیاری پزیشکان و ئەو کەسانەش بێت کە لە بواری تەندروستی کار دەکەن خەڵکانێکمان گوێ لێ دەبێ فول ڤاکسینەیتت هەردوو دۆزەکەی ڤاکسینی یەکێک لە کۆمپانیا باشەکانیش فایزەریشی وەرگرتووە ئەسترازێنیکاشی وەرگرتووە بەڵام لە کۆتاییدا توش بووە ڕاستە بەشێکی زۆریان ئەوەی کە تێبینی دەکرێت لە ناو نەخۆشخانەکان ینی کەمتر ئەوانن کە داخڵی نەخۆشخانە دەبن بەڵام توش بوون خۆی لە خۆیدا چی دەگەێنێ پاش ڤاکسینکردن. بله جناب دكتور الجهان حمية والكردستان ام نوكات بينين اتشين بيجي نوكا نوطو حفت الصديش افكست نوكا يتوش بين ان يلبنشاف دريا چردا اون اوت نهاتينا فاكسين دان ونوطو نها الصديف افكست نوكات مرن او كسن اوت نهاتينا فاكسين دان فالفيدر كي ديارا كو فاكسين كارتكرنا كامازاني هاي بلش دسبيكي ورا وقتي فاكسين در كتين حتى نوكا کمپانیان واکسین چکر و زانستا گود که اف واکسینت هست 100 کسی برگیری نادته که توشی ویروسی نبتن بله بداخوا هر کسی که دو جمعت واکسینه ورگرتین چه اف واکسینت نوکل کردستانی هبن که مترسیه که کمر سروان های اوه چند روزه که امید بینین کسی تینا نکما دو جمعت واکسینت ورگرتین بله توشید بین ام توش بینوانا یا بهزه یا نشانت سفکن و مندید یا حتی نکب تایبت که هندک جوان کسات کتینت بن جافدری یا چرفه فالویدر که فایده واکسین الویدر که دیاره بله واکسین وان کسا 100% ناپارزت اشتوش بونا ویروسی بله پرسیارێکی تریش کە لە ئێمە کراوە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیشام دەربارەی ئەوەی کە ئەو ماوەیەی لە بینی ژەمی یەکەم و ژەمی دووەم یعنی مەسەلەن تا چەند وەلەو من ئێستاش دەڵێم ئەوە ڕێی خۆشمە و دڵنیاشم زۆربەی زانایان ئێمەش هەر لەوانەوە کە تەمەشامان کردو کە لە تەوسیاتی جەنابیشتانەوە لە کۆمەلگایەکی ئەو هەیە کە ئێشتا 104 خەڵکەکەی ڤاکسین وەرگرتووە تەنانەت دوای وەرگرتنی ڤاکسینیش تۆ بێ پابەندی ببەستنی ماسکەوە بەڵام گرنگی ئەو ماوەیە ئایا ینی ئاگالیەبوونێکی زیاتری دەوێت یان پرۆسەکە چۆنە بێ ئەگەر بە کورتی پێمان بڵێ لە یەکەم ژەم چی ڕوودەدا هەتا دەگاتە ژەمی دووە. بله پشتی جماعه که یا واکسینه الگل زنجیره الفا 500 پروتکشن آن برگیری دوان کسا بله الگل واکسینا دلتا اوه هات خاره چونکه واکسین دلتا واکسینه که امیون اسکیپه یعنی سر دربار برگیری دربازت بتن اف 500 هنه یک گل الفا هات 20 الگل دلتا فاف کسیت یک جمعت واکسین نوکا ورد گرن پیوسته اف کسیت هنه یعنی هر دمامک الگلوان هبت ماسک الگلوان هبت خوب پارزن خوشک دیر بخن چونکه مترسیه که 300 السروان کسایت هین که زنجیر دلتا وان بگرتن و چید بتل وان کسان جی نشانت گرین کلوان در کون و حتی پیوستی نخوشخانه بن فاف کسیت هنه حتی جمع دوی ور بگرن و پشتی جمع دوی ب14 روزکا ادویم بردوام خوب پارزن و ماسک ببستن. بله زۆر سپاس بۆ جەنابی پرۆفیسۆر دکتۆر هیشام زاخۆی کە لە زاخۆ لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت و هیوادارین جارێکی تر کە میوانداریت بکەین هیچ نەبێ
کێرڤەکە و شەپۆلەکە هەندێک هاتوێتە خوارەوە و وتەکانی جەنابەت بە هەند وەرگیرابێت لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە. زۆر سۆپاس جەنابی دکتۆر، زۆر سۆپاس. ئەواتە هەموو ئەو شتانی کە باس کرا، هەموو ئەوانی کە باسیش دەکرێت بەردەوام دەتوانن ئێوەش بەردەوام ببینن ڤیددیوکان ببینن، دەتوانن ئەو بەشە ڤیددیۆیی کە دانراوە لە سوۆسیال میدیا بۆ خۆشی و بۆ پێکەنین و ئەوانە بەشێکیشی لەو ڤیددیۆیانی کە لە سایتە باوەڕپێکراوە زانستیەکان تەماشا بکەن، تەنانەت دوای وەرگرتنی ڤاکسینیش لە کۆمەڵگایە کە ڕێژەی ڤاکسین هەیداکەم بێ پێویستە ماسک ببەستن. هەموو لایەکتان هەر تەندروست بن، خواتان لەگەڵ.